بۆی ئافرەت بەو شێوەیە مایەوە و چاوچوونەکی پیاویش لەوەی کە ئافرەتی دەستکەوت نەک لە ماڵەکەی خۆیان لەگەڵی ڕابێرێ بەڵکو لە دەرە و لە شوێنی کاریشە ئافرەتی لە هەموو شوێنێکە بەردەست بوو وەکو چۆن تۆ دەسەبی بۆ پایەرە و بۆ مۆبایڵەکەت ئافرەتیش ئاوا ئاسان بەدەسەوە ئەهات چونکە پیاوێکی زۆر ڕۆیشت بوو ئەوانەی کە مابوونەوە ئافرەتێکی زۆریان لە بەردەسا بوو ئەیانتوانی بە هەمان شێوە و بە هەموو شێوەیەک ئیستیغلالیان کەن و بیان هێڵەوە بەداخەوە خۆشەویستەکانم ئینسانی ئەوروپیش ئینسانێکی چاوچنۆکە ئینسانێکە هەموو ژیانی لە خولگەی مادە و تەماع ئاسوڕێتەوە بۆیە قبوڵی نەکرد ئەم بێت ئیش کات خێزانەکەی لە ماڵەوە بێ ئیش بێت و ئەم موچەکە بێنێ و دابەشی کا بەسەر هەموویە لە خێزانی قبوڵ ناکرد کە ئەم پارەی پێ ڕژوان نابینی ئەمە هی دەست و باز و عارەق و ناوچەوان و ماندووبوونی ئەمە بێ لەگەڵ خێزان و ماڵ و مناڵەکەیە بیخوات لەبەرەوە داوایە کرد پیاوەکە چەنی پیا کردەوە با ژنەکە ژۆنی پیا کردایە بۆی کە بتوانن ماڵەکە بەڕێوەبەرن بۆی کە بتوانن کرێ و بۆی کە بتوانن بوجە و بۆی کە بتوانن بژێوی ژیانیاندا بینکەن تەنانەت کار گەیشتە ئەوەی کە مناڵ گەیشتە 18 ساڵیش لە ئەوروپا کچ بێیان کوڕ بێ ئەبێ کار بکات بۆ ئەوەی کە بتوانێت خۆی بژێنێ چونکە دایک ناچار نییە مناڵ بخاتەوە خۆی تووشی ئەو بێعەقڵیە ناکات لاشە و ژیانی خۆی لەسەر مناڵێکدا بنێ بۆ یافەتی ئەوروپا ئەبینی زۆربەی مناڵی نییە حەزیشی نییە ئەگەر هەشی بێت دانەیە دوانی هەیە و ئیکتفای پێکات بۆیە ژیانی خۆی لەسەر مناڵ دانانێ چ جای ئەوەی کە پارەی خۆی بۆ مناڵ سەرفکە لەبەرەوە مناڵەکان کە ئەبوون بە 18 ساڵ مناڵەکانیان ئەهێنا کاریان پێکردن ئەی کوڕم کری ژوورەکەی خۆ بە کری کارەباکەی خۆ بە زەریبەکەی خۆ بە پارەی خوێندنەکەی خۆ بە دوای حکومەت چۆن لێ وەرەگرێتەوە مشکلی من نییە بۆیە تەنانەت مناڵیش تەجنید کرا چۆن لە شەڕەکانە بەکوژدران هەر ئاواژ لە ماڵەکانە بوون بە زەحیە بۆ ئەوەی کەوانیش بتوانن بە سەپی خۆیان بۆستن و ئەوانیش کار بکەن ئەوەی لای خۆمان نییە باوکێ هەستێ و ڕەنج بدا و ماندوو بێ و عەزیەت کێشێ بێت ڕۆحیش و گیانیشی بۆ مناڵەکەی دەربێنێ ئەمە لە ئەوروپا تۆ نایبینیت بۆیە باوک وای لێ ها و دایک وای لێ هات هەرێکەوە بۆ خۆی